سواڵتان لێ بێتوام کاتتان باش سۆڤان فەرمانتان لەگەڵا لە پرۆگرامێکی جیاواز هەمیشە لە ئەستۆدی هەواڵەکانی کوردستان 24 باس لەوە دەکەم کە لە ڕێی پەیامنێرانمانەوە کە ئێوە بینەر و بیستەری ئەو پرۆژە و ئاوەدانکاریانە دەبن کە لە هەرێمی کوردستان دێتە جێبەجێکردن بەڵام ئەم پرۆگرامە جیاوازە لە شەوانی نیشتیمانم لە شاری شارانەوە لە هەولێرەوە دەست پێ ئەەکەم. ئەم کاتت باش خاتون ماندووش نەبی دیارە لەسەر کاری جا پێم بڵێ خەڵکی کوێیت چیەکەی لێرە؟ والله من خلقي رجعة ما خلقي رجعة خلقي شاركي رجعة قامشلو طبعا فرقي بيني قامشلو وهولير للايتو تشيا والله فرقني عشان اجتماعي من الدادل تاعتك كاتي بو قامشلو بيلي هوليرك ياك لا هوليري بيلي قامشلو اوكي والله فرقني هولير جي منو قامشلو جي شارنا زور باشا تشتاق لا هولير سرنجي جوي راكشا وخوش تغير والله وشي مثلا زماني من زماني بزماني كردي قصيدة كم فيني كردي دبم لقام شلو تأكيد ناتواني أو هاوكي أها كاتو آزادي كليرة هي أول بوتو سرنج راكشة أمشتا بوتو خوشة كاتو بزماني كردي قصيدة كسيش راستا دست خوش بيت زر سپاس نوشیگیانت والله سپاس زۆر سپاس بۆ جەنابەت لە پرۆگرامی شەوانی نیشتیمانەوە لەگەڵ جەنابتی ئەو کەش و هەوایی کە لە نیشتیمانت ئەیبوو بە تایبەتی لە هەولێر چ جۆرە کەش و هەوایەکە؟ الحەمدولله ئێستا جەو خۆش بووە شەوانیش ئەوەیە دەرچوون هەیە لەگەڵ ڕافیق و برادەر و دانیشتن هەیە چی وای کردووەکە ئەو ڕەفاقەت و دانیشتنە و خۆش گوزەرانیە هەبێت؟ ئارامی ئەو ئارامی گوزەرانی هەولێر و ئارامی و ئەمنیەت و جوانی شار و ئەوان جەنابەت خۆت خەڵکی هەولێری؟ بەخۆم دانیشتی خەڵکی سۆرانم بەس لە هەولێردا یاخوا بەخێر بێت چۆنەکەوا لە سۆرانەوە بۆ نمونە هاتوویتە تا هەولێر لێرە دائانیشیت کار و بارت بەڕێوە ئەبێ چی وای کردووە؟ ئارامگیریەکە و سەقامگیریەکە هەیە و دەرفەتی کاری گەنجان و ئەوانە بەسپاس دەکەی کات زۆر ناگرم بۆی کە خواردنەکەت سارد نەبێتەوە نۆشی Am Kağıtatan var. Merhaba. Siz Türk müsünüz? Evet, Türk'üm. Çok mutlu oldum. Sizinle konuşmak istiyorum eğer olsa. Tabii tamam. ki. Tabii Teşekkür ederim. Benim için söyle, siz ne yapıyorsunuz Kürdistan'da? Nasıl görüyorsunuz Kürdistan'ı? Yani çok iyi. Ben 10 yıldır yaklaşık burada yaşıyorum. Tamam. Evlilik sebebiyle buradayım. Tamam. Eşim buralı. Hı-hı. Yani ilk geldiğim zamanla şu anki zamanı karşılaştıracak olursak arada çok büyük bir fark var. Yani gördüğüm üzere de daha da gelişmeye devam ediyor. Çok iyi. Eğer sen Türkiye'ye dönersen, nasıl söylüyorsun? Kürdistan nasıl bir yer? Yani gayet güzel, bence iş alanları geniş, gelişmekte olan bir ülke olacağını, yani olduğunu söyleyebilirim rahatlıkla. Tamam. En güzel şey Kürdistan'da nedir senin yanında? Benim yanımda aslında insanların biraz başka ülkelerin vatandaşları olarak gelen buraya, burada yaşayan insanlara daha hani ılımlı, daha böyle yardımsever, Tamam. daha güzel bir şekilde yaklaşımları oluyor. Çok Ben iyi. onu çok beğendim burada. Yani Hı-hı. çok hoşuma gitti. Emniyeti nasıl? Emniyeti nasıl görüyorsunuz? Güzel. Güzel. Gayet Her iyi. şey. Evet, bence Çok gayet. teşekkür Rica ederim. Çok ederim. mutlu oldum tanıştığımızda.
هەموو کوردستان هەولێر دەسراسی کوردستان ڕەنگە نتوانین هەموو شتەکان و پێک بەراورد باشە. کۆی گشتی ئەوەی لە هەولێر لە کوردستان بەدی دەکرێت بەڕاستی من خۆم لە دەرەوە ژیاوم بەڵێ ئەم بڕێم زیاد لە 20 وڵات گەڕاوم باش ئەمڕۆ لە دنیای پێشکەوتووە زۆر بنگی بە تۆریزم دەدرێت بە گەشت گوزار باشە و ئەمنی گەشت گوزار و ئابووری ڕەبتی بە ئەمنیەتەوەیە باشە ئەوەی لە کوردستانە جێت و خۆشیەوە بە تابەتی لە هەولێر مەوزوعی ئەمنیە ئەو سەقامگیریە کە هەیە کاتە ئەو سەقامگیری وای کردووە کە خەڵک گەشتیارێکی زۆر لە ناو هەرێمی کوردستان ڕووکەنە هەرێمی کوردستان جگەل لەوە بۆ خۆتان دەزانن کە شەوانێکی زۆر تاریکمان لەم نیشتیمانە بەس بە ماوەی 30 ساڵ بەڕێ بردووە بەڵام ێستا شەوانی نیشتیمانمان ڕوو ناکە بەڵێ ئەوەیش هۆکارێکی تری جوانە بۆ نمونە کردنی کارەبای خۆم فەرمانبەری کارەبا بوو بەڵێ پێشتر فەرمانبەر بووم جاروا بووە جارگیان تیمێکی ئەڵمانی هات لە 132 ڕۆژڵاتمەوەی لە ڕێی نستاوە دەدەقە جار ئێستانە ئەو پیدەرانە تریبی دەکرد یانی نەیزانی ئەوە چیە وتی وا هەپن داس ئۆڤەرلۆد یان تێنە دەگەی ئەو بۆ وایە ئێستا ئەوە نەماوە کاتێک کارەبا بۆ 24 کاتژمێری کاتژمێری مۆلدەکان هەڵگیراون تاسیری لە ژینگە کردووە بەڵام خۆ ئەوەش هەیە کە لە هەولێر ئەم پرۆژەی پشتێنەی سەوزایی بۆ هەولێرەوە ئەوە یەکێکە لەو پرۆژانێک کە ژینگە پاڵ ئینسا کاری جوان هەموو جار جێگەی دەستخۆشیە ئەوەی من بینیمە لە کوردستان و بە تایبەتی لە هەولێر لە کەم وڵات بینیمە بەو خێرایە پێشکەوتنا کە زۆر بە خێرایکی پێشەوە زۆر سپاس دەکەین کە ئەم سەرنج و ڕابۆچوونانەی هاونیشتیمان زۆر گرنگە کە خۆیان بە چاوێکی کراوە هەموو ئەمانە ئەبینن دەستخۆشیت لێکن سپاس کە لەگەڵمان بەشدار بوو بە تاکید کار زۆر ئەزیز لە دوورەوە بینیتم لەگە کچەکان تا دانیشتی بووی هەر حەزم کرد دێم دانیشم لەگەڵتان بەس من ئیشمێ حەزەکەم پرسیارت بکەم. بێ کچە جوانەکەڵی گوڵی ماشەڵڵا بەخێر بێسە چاو جوان دانیشتی هاتنە دەرەوە تر قەرارمان ناوتان وا تۆزە بچینە دەرەوە جەو بگۆڕین خۆشە جاجە گۆڕی لە ناو هەولێر کە خۆشە خۆشە چ شتێ وای کردووە کە بێنە ئێرە دانیشن وڵایی تر پێم وتی جەو گۆڕینە جەو گۆڕینە جەو گۆڕینە تۆزە گەڕان بە ماژری مۆڵوانەیە اینجا دوای هاتین بۆ ئێرە جاران ئاوا بوو خەڵک ئاوا بە ئازادی شەوانە ژنان دەرەچوونە دەرەوە ئاوا نەوەڵا جاران وانە بۆ ئێستا بە ئازادی خەڵکەچێتە دەرەوانە جەوەکە خۆشە ئەمانە شکر هەولێر سیر کە تۆ سەری ئەو مەنزەرە جوانەکە دڵ سەکرێتەوانێ کە سەیری ئەو شوێنەکە ئیسراحەتەکەی تۆز دەیسان پێویستی بە ئیسراحەتە هیلاکی ماڵەوە هیلاکی مناڵ و خەم و خەفەت زۆرە ئەگەر هیلاک بێ و هیلاکەتێت بێتە دەرەوە لە شەوان بەرنامەکەمان ناوی شەوانی نیشتیمانە لە شەوانی نیشتیمانمانە چۆن ئەتوانی ئەو بێتاقەتی و بێجەوێکە هاتە دەریکەی بەچی بە سیرکردنی ئەم وەزع بزانی ئەم شوێنە خۆشانە ئەم شوێنە خۆشە ئەمان هەیە ئەتوانی بسوڕێتەوانێ بە هەوەسی خۆت بە کەیفی خۆت بسوڕێتەوانێ کە سەعادە لێ نەکە بێنە دەرەوە دڵەلایە وەڵا دڵم لەلایەن نییە خاستەن ئەگەر بە شەویش بێنە دەرەوە دڵم لەلایەن نییە شکر چکە ئەمانە زۆر ئەوە هەستێکی خۆش بە زۆر لە دایک و باوکەکانیان کەوا ئەڵێ خۆشبی بە قوربان زۆر سپاس دەکەم هیلاکە نەکەم لەوە زێر سپاسی تۆکەم قوربانی ئەزیز دەکەم هەر لە خۆشییان خۆشبی بە قوربان پێ6 ساڵ لەمەوە پێش ئەم ئاوادانی کە ئێستا ئەیبینین بەم شێوەیە نەبوو جا ئەمما هۆکاری بۆچێ ئەگەڕێتەوە ئەچینە شوێنێکی تر لە خۆتان پرسیارەکە. بێگومان بۆ هەر سوچ و پەنایەکی ئەم نیشتیمانە بچیت دەبینی کۆمەڵی خاڵک لە دەوری یەکتری کۆبوونەتەوە دانیشتون کاتێکی خۆش بەسەرەبن هاتین بۆ لای ئەم خانەوادەیە لێرە دانیشتون لە جەوێکی خۆشە بابزانین پێشەوە خەڵکی کوێن و کوردستان لەلای ئەمان چوە تاگەگەن و کوردستان چۆنە بینن مەرحەبا و هەلەنە سەرلەنبی تسلەمین
بس قبل كل شيء اريد اشوف انت ساكنه هنا لو سياحه لو للشغل شلون جايين؟ لا أنا ساكنة أربيل من بغداد وساكنين أربيل وعندي البزنس الخاص مالتي هنا. شنو خلاش تجيبين بزنس الخاص مالتك للاربيل؟ أول شيء إنه يعني الاستثمار هنا أحسن بالنسبة لي أنا كمرأة، يعني أكون مرتاحة أكثر بمكان يقدر المرأة، إنه ما يخليني مثلا بأمان أتحرك، أعرف أنا وين خالة فلوسي، فهذا الموضوع كلش مهم بالنسبة لي. اذا امان خلينا نقول المكان اللي انت تعيشين به مطمئنه من عنده من من كل النواحي. زين، اذا تريدين توصفين كردستان للشخص مثلك عنده خلينا نقول راس ماله تريد تستثمر، شلون راح توصفين عن كردستان حتى؟ يعني بالنسبة لي أشوف المكان المناسب إنه الواحد يستثمر به، خصوصا إنه هسه أربيل وكردستان بالأخص أربيل دا نشوف الأعمار شلون دا يصير، المكانات دا تفتح، يعني مكان صاير غير شكل يختلف. تمام. وشنو اللي بالكردستان تجذبك؟ أكيد الأمن، بالنسبة لي الأمن، الهدوء، الأربيل جامعة، أغلب الأطياف أغلب الناس بيها عايشين بحب بدون مشاكل. إذا هاي التعايش السلمي اللي موجود بالضبط، بالإقليم التعايش الكردستان تخلي إنه ناس مطمئنة لأنه من كل النواحي محمية. نعم. فهذا الشيء مخليش أنت تحبين الكردستان. أكيد طبعا. فإجيتي وسكنتي هنا. بالضبط. ما ناوية ترجعين؟ لا أكيد لا. وإن شاء الله نتمنى لك التوفيق. شكرا شكرا. شكرا. والست همينا وياكم أريد أحكي. اهلا وسهلا. أهلا وسهلا بيك. أنتم نور كله حبيبتي. فأنتي سولفي لي على الكردستان، خلي نتوقع أنه أنا مو من عراق ولا من كردستان، فأريدك أنتي توصفي لي من عينك اللي تشوفين شنو تشوفين بكردستان؟ كردستان عروس العراق، يعني نبدي من الجو حلو، ناسها طيبين، مرتاحين احنا على كافة الأصعدة هنا. تمام. شنو الفرق بين الكردستان وما باقي المحافظات مثلا إذا أنت تريدين تسوي فد مقارنة؟ يعني إذا نريد احنا نسوي مقارنة، طبعا مع اعتزازي بكل محافظات العراق، كل محافظة لها نكهة، بس كردستان قبل كل شيء نبدي بالطبيعة وبالجو مالتها، بناسها وأهلها الطيبين، بالأمن. تمام. التسهيلات اللي يسوون اياها سواء بالبزنس سواء بأي شيء احنا بيه، ولهذا تشوفين احنا بهذا الجو طالعين ومتونسين. طبعا. فد شغلة لافت أريد أشوف من وجهة نظرك. نعم. فرق بين هسه وقبل 5-6 سنوات قبل من تجون تروحون للأربيل والكردستان عامة. نعم. شنو تشوفون الفرق؟ طبعا اكو تطور، اكو اعمار، يعني مو 5 سنوات، نقدر نقول قبل سنة. زين. هل قد سريع التطورات؟ طبعا فشي كلش سريع، يعني ما شاء الله الاعمار كل شيء دا يتطور نحو الاحسن. اشكركم. اتمنى لكم جو تستمتعون به وتتونسون. شكرا. 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 السلام عليكم. مرحبا. شلونك؟ شلون الصحة؟ يا اهلا وسهلا بك بالكردستان. حبيت تقول لي شلون تشوف الاجواء الكردستان من كل النواحي، مثل واحد سواح اللي جايين الاجواء صراحة حلوة، اللي جذبنا اكثر كردستان، طبعا هاي 7 مرة انا اجي كردستان، اللي يجذبنا اكثر الامن والامان اللي بيها، الناس، الثقافات المختلفة، الحيوية، التعايش اللي موجود. التعايش السلمي، الناس متحابة بيناتهم. كل مرة هاي 7 مرات جاية للأربيل؟ نعم بس نعم. مرة على غير مدن؟ لا كل الأربيل. كل الأربيل. زين، شلون تشوف الأربيل؟ مثلا أنت جاي 7 سنوات، قبل 7 سنوات ويحسن. والله من أربيل صراحة من تطور إلى تطور ومن إعمار إلى إعمار، وهذا الشيء يعني الفضل يعود للحكومة وللشعب. تمام. أنت من ترجع للوسط والجنوب، خلينا نقول للبغداد وهاي ترجع، من تريد توصف للواحد اللي ما جاي للأربيل وما جاي للكردستان وما شايف، شلون راح توصف لي؟ والله أوصف له يعني الحيوية والطاقة والأجواء الحلوة الموجودة بأربيل وبناسها الطيبين صراحة. أكثر شيء يجذبك بكردستان شنو؟ والله هذا الشارع دريم سيتي أكثر شيء يجذبني فيه. شنو اللي الإعمار اللي بيه حيوية مليان طاقة. شكرا. أهلا وسهلا. إن شاء الله أتمنى لك وقت مستمتع تستمتع. تسلمين. شكرا. شكرا. لا كرد لا عرب لا ترك لا فارس لا هركسك أبرسي
باسی ئەمن و سەقامگیریەکە لە هەرێمی کوردستان کاتژمێر 2:30 لای من جا زۆریشم برسیە هەرچەند کاتژمێر 2:30 و ڕەنگە ساڵەهای ساڵی پێشتر هیچ ئافرەتیاوە لە دەرەوە نەبووە بەڵام من ئێستا برسیمە بۆ کوێ بچم بۆ تەعجیل با بڕۆین بۆ تەعجیل کە گەڕەکێکی کۆنی هەولێرە و لە مێژە لەوێ باسی خواردنی خۆشی تەعجیلەکەن لەگەڵم بن ئێوەش لەوێش یەک دوو کەس با بدوێنین. ئەوە گەیشتمە ناو گەڕەکی تەعجیل و گەڕەکێک کە پڕە لە زیندویەتی هەست بەوەکەی ئەم گەڕەکە گەڕێکێکی زیندووە هەرچەندە کاتژمێرەکان کاتژمێرێکی درەنگانیشەوە بەڵام هەست بەو جوڵەیە بەو ژیانە بەو زیندوێتیاکەی کە لە ناو ئەم گەڕەکەیە هەیە جا ئەڵێن خواردنی ئێرە چای ئێرە زۆر تایبەتە لەگەڵم بن هەم هاونیشتیبانیان ئەدوێنم هەم حەزیشەکەم تامی خواردنی تەعجیل بکەم و چایەکیش لە تەعجیل بخۆمەوە بۆیە لەگەڵمان بن لە بەرنامەی شەوانی نیشتیمان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة يا ربي. الله وبركاته. سلامت بي. بخير بي صوبان كان. يا خوا سلامت بي. أمر كبري. ظالم أمرنك من هاتون بويك جنابت باسي أوم بوبكي أم جويك إستاوات يا دانشون بس خوشي سري أم جماعة الرفيق وبرادرانا بيكون بلي. أمنو آسايشي كهمانة بوتشي قريتوا والله أمن آسايشي وانت بقوة مانيا وانت بيز مانيا نبيتوا كهرباء 24 ساعة أمن أمانة من زور باشا ئاو مان زۆر باشە لە تەچی خۆراگرمان هەیە بەهێزمان هەیە باش جەناب ناوی من نزانی با من ناوی بەڕێز بزانم جات ناوم وەسالوقمان نەزان وەسالوقمانگیان جا ئەمەوێ لەبارەی ئەوەی کە ئەم باست کرد ئەم پرۆژە خزمەت گوزاریانم بۆ چی ئەگەڕێتەوە بەڕای تۆ والله طبعا دەمێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەو کارانە ئەو کردیتی بۆ من نەم کردیە حکومەت کردیەتی چی لەسەر هاوڵاتیەکە بیکات لە لای ئەناڵین بە یەک دەست چەپڵە لێدرێ نەخێ هاوڵاتیش هاوکارە چۆن هاوڵاتیە توانێت دەست بە ئاو بگرێت چۆن هاوڵاتیە توانێت دەست بە کارەباوە بگرێت بۆی کە ها پرۆژەکە بەردەوامی هەبێت بە قورعان هەموو تشتێک ئێستا کە تۆ لە ماڵەکەی خۆت ئەگەر ئیداری نەبووی دەبێت و ئیدارەتیت هەبی بتوانی ماڵەکەی خۆت بسوڕێنی ملەتیش ینی گەلەکەشمان دەبی هاوکار بی دەبی دەست بە ئەو شتانە وەکو ئاوە کارەبایە دەبی دەست پێوە بگری باشە وەستا لوقمان بۆ نمونە ئەوەی کە زۆر ڕوونە من بمێ بیڵێم لەبارەی ئەو بودجەی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان هەیە کەمترین بودجەیدا بۆ دارێ هەر پێی نادرێ موچەی پێ نادرێت کەچی ئەم ئاوەدانیە هەر بەردەوامە ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە مانای چییە ئەمە بە قورعان دەزانیتە ئەمە کێشەی سەرەکیمان لەگەر حکومەتی بەغدا هەیە ئەگەر بێت و حکومەتی بەغدا هاوکاریمان بکە ئەمە دەتوانێت هەموو شتێکی خۆمان جێبەجێ بکەیت بەس لێکوانە هاوکاریەکە ئەو هاوکاریمان ناکە هەر ڕۆژێ بە بیانوێک و بە چ شتێک یعنی مەهانەمان پێدەگریتن ئیدی ئەوجا زۆر باشیشە لە قەدەر ئەو بێوەزعیە و بەو ینی ئەو کەمیەکەمە هەیتمان زۆر باشیشە لە خۆی بەزیادی دەستەکانی تۆ خۆش بێ گفتگۆیەک بوو کە حەزم کرد گوێم لە قسەکانی تۆ قسانەی کە جەنابتەیکەی قسەی زۆرێکە لە خەڵک هەر هاوڵاتیە نمونەی زۆرێکە لە هاوڵاتیەکانی دیکە کانت خۆش کاگەڵ گوێمان لە قسەکانی وەستا لوقمان بوو تۆ ڕات چییە لەبارەی و ئەمن و ئاسایشی کە لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ئەم نۆمانەی باشە بەسایە و حکوومەتەی بەخۆم لە ئەوروپای ژیایمە بەخۆی ئەمانە لێوەندەر نییە لێرە زیاترەوە زۆر باشە تۆیەکە لە ئەوروپا ژیاوی ئادی بەراوردێکم بۆ بکە لە نێوان ساڵانی پێشتر لە بینی هەولێر و کوردستان باڵین بەگشتی لەگەڵ ئەوروپا خەڵک هەر هەمووی ئەڕۆی بەس ئێستا سیرەکەی چیە بە پێچوانە دێنەوە بالفعل زۆر برادری منە سایتەوە عینەن وەختۆی مناتمەوە قەشمەیلانەکە دەگەڵ لۆ دەسی و کوردستان ئەوە دو سێ ساڵە بەڕاستی زۆر تەتەوراتەی باشەیە لە هەولێرێ خاستن لە تەتەوراتە بەڕاستی زۆر ئەنتیکەیە هەر هەندەقە بە دەقەی شەکە ئەو بینایە جوانانە میمتری شتێ ئەمن و ئەمانەیە بەڕاستی ئەمن و ئەمان نەبی شتێک ناکرێت کەواتە لە هەر شوێنێ ئەمن و ئەمان هەبوو هەموو ئەو وەسایلانەی تر کە پێویستە بۆ ژیان هەمووی
فراهم بالفعل ديكو هذه اما سرش همش تشي براستي على وقت باش هولێرێکی خۆش ئەمون پێ6 وڵات گەڕایمە بەڕاستی وە چێولێرەیش هیچ جێ خۆشتر نییە. بەڕاستی چای تعجیل تایبەتە ئەمەندە چایەکی خۆشە نازانم چۆن وەسپیتان بۆ بکەم. هەر لە گەڕێکی تعجیلم هاتم بۆ لای هاونیشتیمانیەکی تر ئەم کاتەوە باش و ماندوو نەبی چونکە ئەم کاتانە ڕێک کاتی ئیشکردنە لای ئێوە دەی چی وای کردووە کە تا ئەم درەنگانەی شەو بمێننەوە کار بکەن و بەردەوام بن لە ها چۆنەڵێ چرخی ژیان. بەخێر بێن یەکەم جار سەر وەڵا یەکەم جارەوە دەگرێت و سەر ئەمن و ئەمانەت ینی تقریبا ئەمە سارێ زووە تا سعات یەکنی ئەمە لێرین لە شەو بەس من لەوانەیە سعات یەکنی بڕۆمەوە لۆ من ئەمە زوو دەچمەوە ئەو جیرانم تقریبا سعات 3 و 4 دەمینێ ئەو مارکێتە بەیانی دەمینێتەوە ئەمن و ئەمانەت هەیە و پێ دوای ئەم ئەمن و ئەمانە هۆکاری بۆ چییە گەڕێتەوە چییە سەبەبەکەی شەڕ دەگرێت و سەر حکوومەت پشی وەڕێزمەگە بێت و ئەمن و ئەمانەت نەبی ئەمن لە مەغریبێ بچمەوە ماڵێ مشتریکەش ژنایەتەکەنە من یعنی ئەو کاتی جادە و هەولێر هەموو چۆر دەبی کاتام ئەمن و سەقامگیری وای کردووە ئاوەدانی ڕۆژ بە ڕۆژ لە هەموو کوردستانە پەل بکێشێ و باڵ بەسەر هەرێمی کوردستانە بکێشە و ینی بەرخەرار دەبی زیاتریش دەبی ئینشاڵڵا و ئەمن و ئەمانەتە ئینشاڵڵا یعنی ڕاستە ئێستا بلێن ئیشکارەکە یعنی لاوازە مەعاشکە کەمە بەس ئێستا لەو فەڕەزنە من ئەگەر بێت و لێرە ڕۆژەی دەفتەرش بۆ مۆمارێ کە لە شێوێ ئەم گەیشتمە لای پارتشانەدە دووسێ ڕێگر هات ئەمیان ساف کردەوە پارەکانم چە لە پارێکە بە ئیشاءالله خەرمانتان هەر بەرەکەتی تێکەوێ یا ڕەبی ڕزق و ڕۆزیتان هەر بەرەکەتی تێکەوێ هەمیشە ئەمن و ئەمان باڵ سەقامگیری یاخود با بڵێن ئەو سەقامگیری کە هەیە بۆ هەموو هەرێمی کوردستان بە هەمان شێوە بێت ئینشاڵڵا هەیە و زیاتریش دەبی ئینشاڵڵا ئینشاڵڵا دەستەکان خۆش خۆشحاڵ سپاس دەکەم. با بمە لای ئەم کاکە بەڕێزە ماستاوێکی ساردم بۆ دروست کات و ئەڵێن ماستاوەکەتان زۆر تایبەتەوەیە ماستەکەی خۆمانەیە باشە اینجا زۆریش خەیتێ نەکەیت من خۆمە بێ خەیتێکم ئەخوا دەستەکانت خۆش بێ ئەی بژی دەست خۆش ئەو دەستانت خۆش بێت جا هەر لە ڕەنگی اینجا ئەو ماستاوە خەست و جوانە حەز ناکەم پرۆگرامەکە کۆتایی پێبێ بەڵام ئیتر ناچارم ئەم شەو لێرە کۆتایی پێبێنم لەبەرێک کە شەوانی نیشتیمانی ئێمە هەمیشە پڕە لە ئاوەدانی لە ڕووناکی لە جوانی لە سەقامگیری و لە تەواوی ئەو شتانی کە پێویستە بۆ هەر مرۆڤێک کە بژی پێویستیەکانێتی بەو شتەکە هەبێ لە ناو ژیانیان لە ناو